ڕێکەوت زەکی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت پرۆژەکەمان کۆمەڵێک دەسەڵات دەگرێتەوە کە زۆر پێویستە بۆ پارێزگار و قایمقام هەبێت بەڵام تا ئێستا نیانە و دەمانەوێت لە ڕێگەی پرۆژەکەمانەوە سیستمی لامەرکەزی جێبەجێ بکرێت. ڕێکەوت زەکی وتی پێشنیارەکانی پرۆژەکە گرنگترینیان پێدانی بودجەی پەرەپێدانی هەرێمە بە پارێزگای سلێمانی وەک چۆن حکوومەتی بەغداد هەمان بودجەی بۆ پارێزگای کەرکووک بڕیەوە کە پێشتر پێمان دەدرا بەڵام لەبری ئەوە نەوتەکەی حکوومەتی هەرێم دەیبات و حکوومەتی هەرێم مانگانە بڕی 10 ملیۆن دلار دەداتە پارێزگای کەرکووک ئەو نەوتی حکوومەتی هەرێم دەیفرۆشێت بەشی زۆرین لە نەوتی پارێزگای سلێمانی دەردەهێنرێت بۆیە داوامان کردووە هەمان بڕەپارە بدرێتە پارێزگای سلێمانی. ڕێکەوت زەکی دەڵێت جاران دەسەڵات هەبوو پارە نەبوو ئێستا بەشێک لە پارە لە هەموو بانکەکانی پارێزگاکاندا هەیە پارێزگار دەسەڵاتی خەرجکردنی 1 ملیۆن دیناری نییە بەڵام بەڕێوەبەری گشتی یان بەڕێوەبەرایەتێکی ناو بەڕێوەبەرایەتێکی گشتی دەسەڵاتی خەرجکردنی 50 ملیۆن دیناری هەیە لە ڕۆژێکدا یان لە پرۆژەیەکدا ڕەنگە کاریگەری پرۆژە لامەرکەزی سلێمانی لەسەر هەولێر و دهۆک جیاواز بێت کە هاوکێشەی دەنگی فراکسیۆنەکانی تێدا جیاوازە لە نێوان لایەنە سیاسەکاندا. ئازاد ئیکرام کوورەچی جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر پێی وایە بوونی سیستمی لامەرکەزی بۆ پارێزگاکان زۆر پێویستە ئەو کاتە ئەنجومەنەکان زیاتر دەتوانن خزمەت بە هاوڵاتیانی بکات و دەسەڵاتی زیاتریان دەبێت. دەڵێت ئێمە پشگیری لە بڕیارێکی لەو جۆرە دەکەین و بۆ جێبەجێکردنی پێویستە هەماهەنگی لە نێوان سەرجەم پارێزگاکانی تریش بکرێت. ئەو تێڕوانینەی ئەنجومەنی پارێزگای هەولێر بۆ پرۆژەی لامەرکەزی سلێمانی جیاوازە لەگەڵ تێڕوانینی هەمان ئەنجومەنی دهۆک لەگەڵ ئەوەی جگە لە سلێمانی هەردوو ئەنجومەنی پارێزگاکە پارتی دموکراتی کوردستان تێیدا زۆرینەیە. فەهمی عەبدوڵڵا سەرۆکی ئەنجومەنی پارێزگای دهۆک دەڵێت ئەگەر بۆچوونی سیاسی لە پشت ئەو پرۆژەی سلێمانیەوە نەبێت هەنگاوێکی باشە بەڵام پێمان وایە کاتەکەی نەگونجاوە بۆ باسکردن لە پرسی لامەرکەزی چونکە لە ئێستادا هەموو لایەک خەریکی پرسی ڕێفراندۆم و سربەخۆین ئەگەر نا کەس نییە لەگەڵ سیستمی لامەرکەزی نەبێت.